بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم. من دانیار نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبم. ئازانم تەوەری ئەمڕۆمان بریتی دەبێت لەوەی کە هۆکارچیەکە ڕێژەی تاوانەکان لە هەرێمی کوردستاندا ڕووی لە زیادبوون کردو هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە. بەداخەوە لە ماوەی 4 کاتژمەی ڕابردوودا زۆرترین ئەو هەواڵانی کە لە نێو سۆشیال میدیا و لە نێو میدیاکاندا بڵاوبوونەوە ڕووداوەکان یاخود حاڵەتەکانی کوشتن بوو لە هەرێمی کوردستان کە بە شێوازی جیاجیاوە لە شارە جیاکاندا لە هەرێمی کوردستاندا حاڵەتی کوشتن ڕوویدا بوو کە هەریەکیان بۆ هۆکارێک دەگەڕێتەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ حاڵەتەکانی کوشتن زیاتر دەبن، ڕووی لە زیادبوون دەکەن کە بەشێکی زۆر لە پسپۆڕانی کۆمەڵایەتی ڕێنماییکارانی دەرونی ئاماژە بۆ دەکەن کە چەندین هۆکار هەن لە هەرێمی کوردستاندا کە حاڵەتەکان ڕوو لە زیادبوونەوە تاوەکو ئێستاش نەتوانراوە بە شێوازێکی تۆکمە چارەسەری ئەم کێشەیە بکرێت و هاوڵاتیان هوشیارێکی وایان هەبێت کە دوورکەونەوە لەو تاوانانەی کە ئەنجامی دەدەن. بەشێکی زۆر لە چاودێران پێیان وایە بوونی چەکی بێمۆڵەت لە نێو هاوڵاتیاندا هۆکارێکە بۆی کە کوشتن یاخود دیاردەی حاڵەتەکانی تاوان ڕوو لە زیادبوون بکەن و بوونی ئەو چەکانی کە بەدەست هاوڵاتیانەوەی وەروەها کارنەکردنی ئەو یاسایی کە لە پەرلەماندا دەرچوو لە ساڵی 2022دا کە هەمواری یاسای چەکی کردەوە و ڕێگەدرا بە کۆمەڵێک میکانیزم مۆڵەتی چەک دەربهێنێت لەلایەن وەزارەتی ناوخۆ، بەڵام تاوەکو ئێستا ئەو یاسا وەکو پێویست لە هەرێمی کوردستاندا کاری پێ نەکراوە و لەگەڵیشیدا نەبوونی متمانەی هاوڵاتیان بە یاسا بە دادگاکان ئەمە ژێکێکە لەوەی کە ڕێژەی تاوان ڕووی لە زیادبوون کردووە. هاوڵاتیە کاتێکە بنە ماڵەیەک هاوڵاتیە خێزانێت تاوانێکی بەرامبەر ئەنجام دەدرێت پەنا ناباتە بەردادگا، پەنا ناباتە بەریاسا. پێی وایە کاتێکە تۆمەتبار یاخود تاوانبار دەستگیر دەکرێت دواتر لە ڕێگەی واسطەوە بە یاخود لە ڕێگەی ئەوەی کە پاڵپشتی حیزبێ پاڵپشتی بەرپرسێکی هەبێت دواتر ئازاد دەکرێت. بۆیە هەمیشە بەردەوام هەوڵی ئەوە دەدەن کە تۆڵی خۆیان بسێنەوە کە ئەمەش ڕێگایەکی هەڵەیە و ئەگەر ئەو تۆمەتبارە ئەو کەسێک کە تاوانەکەی ئەنجام داوە متمانەیان نییە کاتێک کە دەستگیر دەکرێت دواتر لەلایەن دادگاوە یاخود لە ڕێگەی واستەی شتێکەوە ئەو کەسە ئازاد دەکرێت و دەگەڕێتەوە نێو کۆمەلگا. بۆیە پێیان وایە باشترین چارەسەرەوەی کە تۆڵی خۆیان بکەنەوە کە ئەمەش بەشێکی زۆری دەگرێتەوە بۆ ناوشیاری هاوڵاتیان، هۆشیارێکی وانە کە ئاگاداری ئەوە بن ئەو تاوانانی ئەنجامی دەدەن سزای هەیە و لەگەڵیشیدا ئەو سزانەی کە لە یاساکاندا دیاریکراوە کە تۆمەتباران تاوانبارانی پێ سزا دەدرێت وەکو خۆی زۆرجار جێبەجێ ناکرێت. کەسێک کە کەسێکی دیکە بە ئەنقەس دەکوژێت پێویستە بە گوێرەی یاسای سزادانی عێراقی ئەو کەسە بە حکومی هەتا یاخود لە سێدارەدان حکم بدرێت کە زۆر جار بەهۆی لێبوردنێکی گشتی ئەم کەسە ئازاد دەکرێت یاخود بە ئەوەی کە سوڵحی عەشایری پێدەوترێت لە نێو کۆمەلگای ئێمەدا چارەسەری کێشەکەی بۆ دەکرێت و دواتر ئازاد دەکرێت دەگەرێتەوە نێو کۆمەلگا. وەروەها حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانیش بەرپرسن لەوەی کە نەیانتوانیوە ئەو حاڵەتانی کە هەن کە خەریکە ڕوو لە دیاردا دەکات چارەسەر بکات و حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانیش بەرپرسن و بە تایبەتی تر وەزارەتی ناوخۆ کە ڕێگری بکات بە شێواز لە شێوازەکان ڕێگری بکات لەوەی کە کەمترین تاوان ڕوو بدات لە شارەکانی هەرێمی کوردستاندا. بۆیە حکوومەت بەرپرسی یەکەمە لەوەی کە هەوڵێکی جددی بدات و نێڵێت ئەو تاوانانی کە هەن ڕوو لە زیادبوون بکەن و یاخود ئەو کەسێک کە تاوانێک ئەنجام دات بە سزای خۆی بگەێنێت. وەروەها بە شێواز لە شازەکان میدیاکان ئەوانیش بە شێواز لە شازەکان بەرپرسن لەوەی کە درامایە یاخود هەر حاڵەتێکی تونوتیژی بخەنە سەر شاشەکان و کاریگەری هەبێت لەسەر کۆمەلگا، کاریگەری هەبێت لەسەر ئەو دابوونەریتی کۆمەلگا و خێزانەکان. بۆیە گرنگە کە بە وردی چاودێری ئەو دراما و ئەو بابەتانە بکرێت کە تونوتیژی لەیەکەوێتەوە لە کۆمەلگادا. وەلایەکی دیکەوە خێزان و قوتابخانە و دایکان و باوکان هەمیشە بەردەوام بەرپرسنەوەی کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە منداڵەکانیان بکەن تاوەکو منداڵەکانیان وا ڕابێنن کە دوور بن لە هەموو کارێکی نامرۆڤی، کارێکە پێچەوانی کۆمەلگا بێت و گرنگترین شدەوەیە کە وابەستەبوونی کۆمەلگا، وابەستەبوونی خێزان بە دابوونەریت و ئەو شتە جوانەی کە لە نێو کۆمەلگای کوردیدا هەیە و لەگەڵیشیدا پابەندبوونمان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە گومانی تێدا نیە دەبێتە مایەوەی کە تاکەکانی کۆمەلگا دوور بن لە هەموو ئەو تاوانە قێزەونانی کە ڕوو دەدەن لە کۆمەلگادا لەبەرەوەی کە
ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە بەردەوام ڕێگریمان لێ دەکات بۆی کە تاوان بەرامبەر یەکتری ئەنجام بدەین و لەگەڵیشیدا سزای دیاری کردو بەشێکی زۆر لە هاوڵاتیان بۆ ئەم بابەتە نووسی بوویان جێبەجێکردنی حکمی خی باڵا دەست بۆ جێبەجێکردنی قورآنی پیرۆز بەسەر کۆمەلگادا گومانی تێدانێ دەبێتە مایەوەی کە کۆمەلگایەکی ئارام کۆمەلگایەکی سەقامگیر بێتە ئاراوە کاتێک کەسێک بە ئەنقەس کەسێکی دیکە دەکوژرێت پێویستە ئەو کەسە بکوژرێتەوە بە حکمی خی باڵا دەست و قازیەی کە دیاری دەکات و ئەو تاوانەی کە ئەنجامی داوە بۆیە ئەمە دەبێتە ماوەیە کە کەسانی دیکە سڵ لەوە بکەن و جارێکی دیکە تاوانی لەو شێوەی ئەنجام بدەنەوەنەوەکۆی کە بخرێتە زیندان زۆر جار بۆی واسطە یاخود بەهۆی هەر شتێکی دیکەەوە بێت ئەو کەسە دوای مودەتێک لە زیندان ئازاد دەکرێت بۆیە ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوەی ئازوو خۆشەویست دەتوانن ڕاوسەرنجی خۆتانی لەسەر بڵێن و دەتوانن لەسەر ئەم بابەتە قسە و باسکن کە بۆچی حاڵەتەکانی تاوان لە هەرێمی کوردستاندا ڕووی لە زیادبوون کردو کێ بەرپرسەلەوەی ئەم جۆرە حاڵەتانە ڕوو لە زیادبوون کات و چی بکرێت بۆی کە چارەسەر بۆ ئەم کێشەیە بکرێتەوە لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەرکەوت ئەوەی ئازیز و خۆشی دەتوانن ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕووە دەتوانن ئەوەی پێیوەستە بۆ بابەتەوە باسی لێو بکەن لە یاسای سزادانی عێراقیدا بۆ حاڵەتەکانی کوشتنی بە ئەنقەز ئەوەش کە قازی دیاری دەکات حکمی هەتاتایی دیاری کراوە و لەگەڵیشیدا یاسای لە سێدارەدان کە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ ناکرێت کە بەشێکی زۆر لە چاودێران و هاوڵاتیان پێیان وایە ئەم یاسایە جێبەجێ ببێت و ئەو کەسێک کە تاوانی کوشتنی بە ئەنقەز ئەنجام دەدات ئەوەی کە شمولی سێدارەدان دەکات لە سێدارە بدرێت زۆرترین حاڵەتەکانی کوشتن ڕوو لە کەمبوونەوە دەکەن و حاڵەتەکان بۆ شێوازە نابێت کە لە ئێسادا ڕووی لە زیادبوون کردووە بەداخەوە لە ئەو هەواڵانەی کە هەبوو لە ماوەی 24 کاتژمەی ڕابردوودا بوونی چەندین حاڵەتی کوشتن بوو لە شارەکانی سلێمانی شارەکانی شاری هەولێر ئەنجام درابوو لە چەند کاتژمێری ڕابردوودا ئەو هەواڵی کە بڵاو بوویەوە سێ ئەندامی خێزانێک لە ماڵێکدا بە کوژایی دۆزرابوونەوە کە مەژێکێک بوو لەو هەواڵانی بەداخەوە کە لە شاری هەولێر لە گەڕێکێکی شاری هەولێر ڕووی دابوو تاوەکو ئێستا لێکۆڵینەوە بەردەوامەوە لەو بارەوە پۆلیس هیچ ڕوونکردنەوەیکی نەداوە دواتر پێ دەچێت ڕوونکردنەوە لەو بارەوە بڵێ دەچمە لای پەیوەندەکانی و یازوو خۆشەویست یەکەمی پەیوەندی وەردەگرم کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا گیان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندە بەڕێزە خۆشەویستەکان وعەلەیکە سەلام سەرچاومان کاک پۆڵا گیان برای بەڕێزم گیان زۆرمان گوت زۆرمان باس کرد کە خەمخۆر نەبوو ئیدی هەموو کۆمەلگایەک بەرەو پەرتەوازەیی و تاوان و لێکترازان و هەتا دوایی دێت بێگومان دەبێت لەسەرەوە دەست پێ بکەین یان لە خوارەوە هیچ لە ناو خێزانڕا لە پەروەردەڕا لە کۆمەلگاڕا تۆ سەیری کە کاکە دانیاری بەڕێز نازانم ڕەخنە لەکوێ دەگری تەواوە ڕەخنەکەت بەلاش نییە تۆ سەیری کە کۆمەلگایەکی ستەم لێکراو هەموو تەمەنامان دەکرد ئەو ستەمەی لە کورد کرابوو بە هیچ شێوەیەک نەیبینینەوە کەسی دووبارە دەبێتەوە بە شێوازی تر بە ناوی تر بە بیردۆزی تر چێ بەسپرسیارە ئەوانی بڕیاریان بەدەستە لەسەرەوەی دەسەڵات لە سەروی دەسەڵات ئەوان کۆمەلگا بەرپرسن بۆ جێبەدێنەکردنی یاسا باوەڕیان بەوە نییە کە دەیڵێن خۆیان باوەڕیان دام و دەستگاکانی حکوومەتدا خۆرەخ کراوە لەلایەن کەسانی حزبی حەز بە بەرپرسیارەتی کۆمەلگا نیشتیمان نەتەوە ناکەن ئەوانە زۆر دیار و ڕوونن خاڵێکی تر تا ئێستا زاکۆکانمان پەروەردەکانمان ڕۆڵی وشارکردنەوەیان نەبینیوە ڕۆژ ئاواکردنە لایوان ڕۆژ ئاواکردن خاڵێکی تر برای بەڕێزم ئێمە هەموو موسڵمان و ڕۆژانەیان حەفتانە لەبەر دەستی ئەو مەلایانە و تاربێژانە گوێمان لێ دەبی کامەیان بەتەنگ خەمی کۆمەلگاکەوانە کاکە دانیار کامەیان باوەڕت بێ کاتژمێرێک پێش ئێستا مەلایەک فتوای داوە کامیرەی تۆ پۆینت تو پۆینت حەڵاڵە دەڵێ فتوا دەدەم پشتی دەوەرە قوڕ بەسەر میلەت قوڕ بەسەر ئەوانەی لە پشت ئەو مەلایەن نوێژ دەکەن تۆرە کۆمپانیایەک بەتا حەفتای بۆ خۆی ببا شەقامەکان شایستە نەبن خۆت بکێ پسپۆر فتوا بدەی پارە بدەن ئیطاعەی وەلی ئەمرە
سبحان الله فنا بخوا لو ملایانە فنا بخوا لەو مەلایانە هاڵێکی تر کۆمەلگای هەولێر کەس خاوەنی نییە من باسی سلێمانی ناکەم چونکە بەدپرسم لەو قسانەی دەیکەم بەرامبەر بەخوا کۆمەلگای هەولێر بەرەو کۆمەلگایەکی عروبی هەڵدێر دەستێکاکە دانیار ناکرێ هەندە شت هەیە باسی بکەم لەسەر ئەو کەناڵە جوانە بە ڕێزەی پیرۆزەی ئێوە ناکرێ تۆرە لە هەولێر ناتان بڵێم چی ناخم فڕا تۆ بۆ کۆمەلگای کوردەواری زەوادی تۆ زوبا هەبێ دگە لە زەوادی مسیوار کاکە دانیار دەزانی بەهۆی هاتنی ئەو لێشاوانەی لە ڕوومادی و لە پەلوودە و لە بەعاد و لە نازانم چێوە پرۆسەی هاوگیری دەکا مانگێک 2 هەفتە لە لای دەمێنێتەوە دێڕەکەی دەبا خێزانێک تێر دەدا هەندێکی تر دەست دەکەوێت 2 مێردی هەیە 2 زۆر باشە زۆر سپاس بەڵێ بەڵێ کاک پۆڵەیان قسەکە تەواوکە تەواوی دەکەم ڕێگان بدە برای بەڕێزم هەر کۆمەلگایەک ئەگەر بەهۆی بارود بەڵێ ببوورە قسەکەتم نەبی بەڵێ زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرەوە لەگەڵمان نبوو دەستێک پندێکی دیکە کاک سەرکەوت لە سلێمانی وەردەگرم کاک سەرکەوتیان سڵای خوا لێبێ باشی بە قوربانم کاتۆ باش سەر هەردوو چاوم کاک سەرکەوتیان تۆ باشی باشی بە قوربان چاوەکەم خوا باش بیت سەلامەت یاڕبی وەڵا برا بەڕێزەکەم ئەم موعدی کوردستانە ئاوا ناچێتە سەر لەبەرەوەی ئەم شاری سلێمانیە پول بۆ لە عەرەب و عوروب تێگەی برا بەڕێزەکەم ئەبێ حکومەت ڕێگا چارە سێپەرێ بۆ مالەدا بنێت بەڕاستی وەعزەکە ئەم منە خراپە نەبێتەوە پێت وایە ڕێژەی تاوان لە رێم کوردستاندا کە ڕووی لە زیادبوون کردو هۆکارەکان بۆ چیە گەڕێتەوە بوونی ئەو چەکە بێمۆڵەتە بازاری چەک زۆرن بەڵێ زمار نایە ئێستا بۆ نمونە هەرێمی کوردستان پڕ بۆ لە عەرەب و عوروب یعنی حکومەت ئەبێ چەند شتێکیان لەگەڵا بکە مەسەن ئەم هەموو عەرەب و عوروبا دێنە کوردستانەوە بەدێهی شحال لە خۆیان دێنە کوردستانەوە زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک سەرکەوتیان لە سلێمانی و لەگەڵمان نبووی باوکی محەممەد لە ڕانی وەردەگرم باوکی محەممەد سڵای خوا لەبێ سڵای خوا لەبێ کاکە دانیارژان عەلەیکە سەلام سەر هەردوو چاوم زۆر سپاس هەردوو چاوت زۆربی کاکە دانیار بە تەسەوڕی من وشەی تاوان ئیستیلاحەکە ئینسان دەکەوتە حالەتێکی نەفسی ئاواوە هەندێک هەیە بە حەز دەیکە یعنی حەزی هەیە هەندێک تاوان هەیە خۆشی بە دەستەی ئینسان دەدا ئەوە بابەتێکە جیاوازە تاوانەشی تر هەیە بریتە لە تاوانی ئیزرانی یعنی توندوتیژی ئەگەر جەنابێت مەبەستە لە تەسەوڕ دەکەم بەپێی ئەو ڕووداوانەی چەند ڕۆژی دوایی لە هەرێمی کوردستان ڕوویاندایە وا تەسەوڕ دەکەم نیازی جەنابێت مەبەستن تاوانە ئیزرانیەکانە ئەوانەی کە کوشتن و بەرە براکەی من بابەتی کوشتن ئەی دوو جۆری هەیە یەکەمینیان کێشەی خێزانی و بابەتی کۆمەڵایەتی ئەوە یەک دووەمینیان کوشتن لە پای شتێکەوە ئەو جا دافعەکە چییە ئەوە گرنگە ئەمە بیزانین هۆکاری بە تەسەوڕی من لە جاتی جەنابەت بنووسرا بۆچی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە لەگەڵ ڕێزم بمبورەکە ئەو پێشنیارە دەکەم بتفەرموو بە هۆکاری زۆربوونی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان چییە کاکە دانیار یەک لە بابەتەکان حالەتی ناتەواوی نەفسی تاچی هەرێمی کوردستان یعنی تەمەشا دەکەی تەسەوڕکە خەڵک ئەوەندە کێشەوە مەشاکیلی هەیە ئەوەندە کەم و کوڕی هەیە ئەوەندە نائومێدە لە وەزعەکە لە ناو تونێڵەکە ئەو سەری لێ دیارنیە تونێڵەکەش لە جاتی ئەوەی گەشت و ڕووناک و هەموو خزمەتگوزارێکیدا بیتۆنەی لەشی تەنگ و تاریک و تینها دەنجی تۆقێنەر و ترسلەنەری تێدا هەیە تاچی کوردی تووشی فۆبیا بووە کاکە دانیار تەمەشا دەکەی دەڕوا لە ڕێگا لەگەڵ خۆی قسە دەکا لە سەر شتێکی زۆر بەستی تۆڕۆ عەسەبی دەبی قسەی زۆر نابەجێ و ئەوە یعنی ناخۆش دەکات دوایە هەر خۆی پەشیمان دەبێتەوە ئەوە دەلالێتە لەسەر ئەوەی تاچی کوردی نەفسەتی تەواو نییە ئێرانی دەڵێن مەسەلەی زۆر جوانیان هەیە دەرێ ئەگەر ڕقم لە کەسێک بۆەوە دوعای لێ بکە بێکاری هەمەشا دەکەی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان بە ڕادەیەکی یەکجار زۆر ڕوو لە هەڵکشانە ئەوەی کە چەخۆریشە تەسەوڕکە کاکە دانیار 45 و دەڕوا بوو 50 شەو یعنی خەڵک متصەوەر ناگریتن ئەو جە تەمەشا دەکەی ئەو متصەوەر دەگری
ئومێدی نییە دڵنیا نییە موچەکەی دواتر بە چەند ڕۆژی تر وەردەگریتن. تەسەوڕی من زۆربەی زۆری بۆ کارەکانی زیادبوون و یان دیاردەی تاوان لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە سەر مقەسیری حکومڕانی لە هەرێمی کوردستان. یعنی دەسەڵات لە زۆربەی تەسەوڕ کە یەکێک لە ماڵەوە تووڕە دەبی عەسەبی دەبی ئەندامەکی خۆیان دەپوژی یا جیرانێک دەپوژی بگەڕێەوە یعنی ئەوە پێداچوونەوەک لە بۆ ژیانی ئەو ئینسانە بکە تەماشا دەکەی باگراوند. سپاس باوکی محەممەد لە ڕانیۆ لەگەڵمان بوو. کاک سەمەد لە تەکیە وەردەگرم. کاک سەمەدیان سڵای خوا لەبێ. پەیوەندەکەی کاک سەمەد بەداخەوە داخرایەوە. بەڵازان و خۆشەویستانم لە چەند کاتژمێری ڕابردووە لە 24 کاتژمێری ڕابردوو ئەو هەواڵانەی کە لەم کاتانەدا زۆرترین هەبووە لە نێو سۆشیال میدیا لە نێو میدیاکاندا بەداخەوە ڕێژەی بوونی ئەو هەموو تاوانی کە ئەنجام درراوە تاوانی کوشتن لە هەرێمی کورساندا کە یەک دوو تاوانێکیشیان هەر ئەوە بە تەو مژایی ماوەتەوە بە دیار نییە کە کێ هۆکار بووە ئەو کەسانی کە تاوانەکەیان ئەنجام داوە تاو کێستا بەشێکی زۆریان دەستگیر نەکراوە کە بە گوێرەی هۆڵانی کە بەداچوون بۆ کرد زیاتر لە 5 هاوڵاتی لەم هەرێمەدا بە ئەنقەز کوژراون و تەرمەکەیان شواز لە شوازەکان دۆزراوەوە بەداخەوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە لە مای 24 کاتژمێردا ئەو ڕێژە زۆرەی کە هەبێت لە نێو هەرێمی کورساندا بوون لە ماکانی پێشووتردا بۆ شوازە نەبووە لە مانگی نیساندا 9 کەس بۆ تەواوی ئەو مانگە 9 کەس گیانیان لەدەزاوە بە حاڵەتی کوشتن. وڵازان دەچمەوە لای پەیوەندەکانی ئێوە یازوو خۆشەویست پەیوەندێکی دیکەمان لەگەڵە. کاک حەکیم لە زەردەلیکا و کاک حەکیم سڵای خوا لەبێ. کاک حەکیم سڵای خوا لەبێ. کاک حەکیم گوێبیستی دەنگی منی سڵای خوا لەبێت. بەڵێ بەڵێ قوربان مامۆستاگیان باشی برای بەڕێزی. وعەلەیکم سەلام سەر هەردوو چاوم کاک حەکیم. دەستەکانی مەسەڵ مامۆستاگیان. خوا سەلامەت بێت. مامۆستاگیان بەڕای من ئەم حیزبانە خۆیان کە وەختە دروست بوون لەسەر ئەم بەسمە دروست بوون. خەڵکیان داوەتە کوشت دەبەرەوە کە بێ لەگەڵیان هەبێت. یعنی باوەڕکە هەتا ئیسێش هەروایە. ئەوە تا لێرە خەڵک دەنامێژێ ئەڕوا لە هەولێر ئامرلیوە. یعنی عقوبە نییە. ئەگەر عقوبە بوو هەیە بەڕێی من وای لێ ناوە چونکە حیزبەکان وەلاهیان بۆ ئەوە هەیە لەبەرەوە چەکداریان دوێ لەبەرەوە دائمە پاڵپشتی دەکەن. ئەینا ئەگەر وەکو ئێران ملی بکرارە پەتا بەڕێی تۆ ئەمانە ڕوێدا لێرە نەوەڵ. ئەمە بێقانونیە ئەمە بێقانونیە و قانونیە و دادگا بە تەلەفۆن ئەوە بەردە ئەوە جاغ یعنی ئەمە لە کوردستانی خۆمانە لە دامەزراندنەوە هەتاوەکو ئەگێتە دوایەکەی ئیلا ئەخیر بە تەلەفۆنەکەی بە بەرپرس و مەسئول ینی کەسێکە کوژێ سوور بزانێ ئەکوژێتەوە سوێن بەخوا نایکوژێتەوە. بەڵام کێش ئەوارە فەقیر و هەژار کەس دەلامێکی زاڵم بکوژێ ئێلا هەر کوڕی فەقیر و فەقیر کوژا و کەسی دیفاعی لێ نەکردە و بە تەلەفۆنێک هەر بەرپرسێ کوڕی فەقیرێکی کوشتە بە تەلەفۆنێ بەریان تا و دادگای چی خۆدادگای داما چی بکە کاک. هەر کاک حەکیم کە خەڵک متمانەی بە دادگا و بە یاساکان نییە. هەرمەیە کە باسێکی بەشێکی زۆر لە خەڵکی پەناباتە بە ڕێگایەکی دیکە بۆ تۆڵەکردنەوەی خۆی. مامۆستاگیان چەند پێشمەرگە کوژیان لەسەر گومرگ و نازانم کێ چەند 35,000 پێشمەرگە کوژیان. یعنی لە شەڕی ناوخوا بە هەموو حیزبەکان بە هەموو حیزبەکان و کوڕی فەقیریان کوشتێ. ئەگەر مەسئولێکیان کردوێ بەریاندا. یعنی هەر لە گوێ هەر کوڕی فەقیر لەرەوی مامۆستاگیان. خۆمە ئاشکرا و ئەلەنیە نەیگەرەکە لەسەر ئەم شتانە بڕۆی هەموو کەسێک ئەزانی هەموو کەسێک ئەزانی بڵۆ کوردستان بە تەلەفۆنە ڕواژەڕێەوە دەستخۆشی دیاکرد سپاس دەکەین. زۆر سپاس بۆ کاک حەکیم لە زەردەلی کاو لەگەڵمانە بوو. حاجی ئیسماعیل لە قەرەهەنجیر وەردەگرم. کاک حاجی یان سڵای خوا لەبێ. السلام عليكم ماما. وعليكم السلام ورحمة الله. والله أنا لا بعني إذا يست مسبونش جماعة لا تشوفون جماعتك أو هم تيوان بدأ من أوزر يتربى أجر مجال هذه ساعة كمجال شو هذه لا يخاف. لخدمتها بس تشير وأنا نكى لخدمتها. ولا تشير شيء لكن كاجا خو ولا تجا هم يبغوا تولاتي تشير يعني. يمرور يعني سيرك بوليس شيء بوليس كعسايش كسكانتي بخلق كسكانتي بعفرتك كوابراكي بنا حق كوجرا وعشيك كسكانتي تياتا. سيرك بوليس عسايش كهيج أمريكي
دادگای پێنی ئەچی هاوڵاتی کەتای کوشەوەی هێنێتەوە من ئەما گەڕێنەوە بۆ یعنی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە دەرەجەیەک بۆ مەلاکان کە لە خوددادن لە جمعەیە بە دەرەجەی یەک بۆ لایەنە ئیسلامیەکان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لەبەر ئەوەی ئێمە هەڵمان یەکتریان ناسین ئەگەر ئاسایشی تەچەیە ئاسایشی سلێمانی ئاسایشی هەولێرە کەوا خەڵکی بنارێک بێتەوان ئەگوشن یعنی کەس بە بندار و بچی گەورە نەبووە خۆن حکومەتێکی عەشایریە ئاسایشەکان دیارن بچن پۆڵی خۆتان بکەنەوە من یەک نمونەیەکت بۆ باس دەکەم ئەگەڕێن بدەیت لای بۆین ئێمە چەند ئاسایشێک بەناحەق زوڵمیان لە یەکێکت ئەمر دادوەریشان پێ نەبوو دوای بە عەشایری تێشوا دەستەرشیان لە کابراسن و 4-5 ئاسایشمەندێکی دەستەرێک و ئەمەچی وانێکیان لێدا بوو یعنی خەڵکەکە خۆی نازانم خەڵکەکە چۆنشی دوورە لە خوا چونکی خوا بە تاق و تەنیا ناپەرستیە باوەڕی بە عیلمانیەت و باوەڕی بەم گاڵمانە هەیە ئەڵێن عەوزو بیللا مەدام مستەفان بە پێغەمبەر خۆشتر دەبێت ئەبێ ئەو خەڵکە حاڵەکەی ئاوها بێت داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم لە ئێستا بەداوە پۆلیسێکە ئاسایشەکە میلێکیکرد عەشایری بچن یعنی پۆڵی خۆتان بکەنەوە هەموو کەسێک چەکی هەیە خۆ ئەمە کەی حکومەتە مناڵێک بەری خەریک کەباب فرۆشتن و چای فرۆشتن بڕۆی میگوژێنی فڕی بێت وەڵا حەقا والله حەقا هەموو کوردستان پێدان فەرمان کرێت کاک حاجی تۆ پێ وایە ئەمە ینی خەڵکی پەنا نەباتە بەردادگا خۆی تۆڵەی خۆی تۆڵەی ئەو کەسە کاتەوە کە کوژا ئەوە ڕێگایەکی باشە پێ وانە بێتەوەی کۆمەڵگایەکی ناسەقامگیر خەڵکەکە پشتی لەخوا کردووە خەڵکەکە باوەڕی بە نوێژەکە ئەکا درۆ ئەکا لەگەڵ خوایە هەڵێ لا ئیلاهە ئیلا الله درۆ ئەکا لەگەڵ خوایە والله بڵێ ئەوە پێغەمبەرە خۆی کاندی کردووە خەڵک نادا سەڵگەدا کەمەلان مستەفا ئیتر تو چۆن لەگەڵ ئەم پیلەکەیە هەڵەکەی باو کەسە ڕاستە بەڵام هەموو خەڵک وانە بەشی خۆتان بکەنەوە بۆی شەڕ و ئازار و دووبەرەچی و عەشەتەکان و بنەماڵەکان زۆر بێت و هەرێکی بچێتە لایەکەوە یعنی حکومەت خۆی ڕێت بۆ کێشاوە بەس خۆکەکە خۆی نازانە بۆ ئەوە نامەردی هەڵبژاردووە بۆ حکومەت بۆ حکوومەت خۆی بەرپرسیار نازانێت لە ئەو تاوانانی ئەنجامەدرێت بۆ ینی بۆ بێت تاوانبار ئەگەر حیزبێت کەسێکی لە پشتەوە بێت ئازاد بکرێت دوای مودەت ئەگەر تاوانی ئەنجام بدات قوربان گیانی ئەوەی کەوا کەسێکی لە پشتەوە بێ یعنی خۆ ئەم بەرپرسانە یعنی ئەم بەرپرسانە ئەمانە فکر نەبردنیان هەیە ئەفکر قیامەتیان هەیە ئەفکر ڕۆژی دواییان هەیە تێگەی چۆنە سێرەکی مناڵێکی ئاوا چای ئەفرۆشێ بەبێ ئەمر حاکم بەبێ ئەمری دادگا چوار ئاسایش ئەیباوی کوژێ و دەرگایکێک ئەستێنی مەخوا لە چێ قوورێکە زۆر سپاس بۆ کاک حاجی ئیسماعیل قەرەهەنجیر دچینە لای بانگی پیرۆزی شێوان دواتر بەردەوام دەبین لەگەڵتان الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله
حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته بەڵێزان و خۆشەویستان بەردەوام دەبین لەسەر تەورەکەمان لە دوانگەی خەڵک کە پێوەستە بە زۆربوونی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستاندا کە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. خۆشەویستانم لە سەرەتای ئەم ساڵدا 38 هاونیشتیمانی لەم هەرێمەی کوردستانەدا بە شێوازی جیاجا کوژراون بە گوێرەی بەدواچوونێکی و ئامارێکی ڕێکخراوێکە ئەنجامی داوە کە ئەمەش بۆ خۆی ڕێژەیەکی زۆرەکە لە سەرەتای مانگی یەک تاوەکو مانگی 5 کە ئەمە دیاری کرد بوو بۆ شێوازی کە لە مانگی یەکدا 10 کەس کوژراون وەروها مانگی شوبات 3 کەس و مانگی ئازار 6 کەس و مانگی نیسان 9 کەس و مانگی ئایاریش 10 کەس کوژراون کە بە شێوازی جیاجا بە ڕێگەی جیاجا لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا گیانیان لەدەستراوە کوژراون لە ماوەی ڕابردووشدا چەند کاتژمێری ڕابردوودا زۆرترین حاڵەتەکانی کوشتن تۆمارکراو لە هەرێمی کوردستاندا بەتایبەتی لە شاری سلێمانی و لە شاری هەولێر بە دیاریکراوی بەرەبەیانی ئەمڕۆ کاتژمێر پێم وابێت 2 حاڵەتێکی کوشتن لە سلێمانی ڕوویدا کە کەسێک لە نێو ماڵی خۆیدا بە کوژرایی دۆزرایەوە دواتر کەس و کارەکەی پۆلیسیان لێ ئاگادار کردو بە هەمان شێوەش کاتژمێر 2 پاژنیوەڕۆی ئەمڕۆ لە شاری هەولێر 3 ئەندامی خێزانێک لە نێو ماڵەکەیاندا بە کوژرایی ئەوانیش دۆزرانەوە کەمە داخەوە وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەم زۆربوونی حاڵەتانە بۆ چەندین هۆکاری جیاجیا دەگەڕێتەوە و تاوەکو ئێستاش نەتوانراوە چارەسەرێکی بنبڕ بوو ئەمە دابنێ هەرچەندەم ئەم حاڵەتانە بنبڕ ناکرێت هەر ڕوودەدا لە هەموو کۆمەلگایەکە بەڵام دەکرێت بە شێواز لە شێوازەکان ڕوو لە کەم بوونەوە بکات بە گوێرەی بەدواچوونی لیژنەکانی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستاندا زۆرترین حاڵەتەکانی کوشتن و تەقەکردن لە شاری هەولێرە و دواتر شاری دۆک و شاری سلێمانی و پارێزگای هەڵەبجە لە دووهەمین ئەو پارێزگانێک کە کەمترین ئەو حاڵەتانی تێدا ڕوودەدات و بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە کە بوونی بازاری چەک بە ئاشکرایەکێکە لەو هۆکارانە کە هاوڵاتیەک
زۆر جار تەمەنیش پێوە نییە لەو بازاڕانەدا و کەسێک کە چەکێک دەفرۆشێ دەتوانێت لە پەناهەیەک لە پشت دیوارێکدا چەکێک بە مێر منداڵێک بفرۆشێ بەداخەوە کە ئەمەش بوونی هەبووە و ئەم بوونی بازارە کە لێسەدا هەرچەندە بە شاز لە شازەکان ڕووی لە کەمبوونەوە کە بەڵام لە ساڵانی ڕابردوودا بە ئاشکرا بوونی هەبوو ئەو بازاڕی کە چەکیان بە هاوڵاتیان دەفرۆشت و لە ئێستاشدا هەرچەندە ڕێوشێنی دیکە هەیە و بەدواچوون دەکرێت بۆی کە کەسێک چەک دەکرێت خود چەکێک لە کەسێک دەکرێت بەڵام بە شێوازێکی گشتی ئەمەش بۆ خۆی کاریگەرێکی زۆری هەیە لەوەی لەسەرەوەی کە تۆمەتبارێک تاوانبارێک چەکێکی بە ئاسانی دەست دەکێت و ئەگەر تۆڵی خۆی بکاتەوە یاخود ئەگەر کێشەیەکی دەرونی نەخۆشیێکی دەرونی زۆر جار هەبێت پەنادەباتە بەر حاڵەتی کوشتنی بەرامبەر یاخود چارەسەر نەکردنی و کێشانەی کە هەیە گەر کێشەی کۆمەڵایەتی بێ کێشەی خێزانی بێ زۆر جار ئەم کەسە نایەت بە وتوێژ بە گفتوگۆ بێت چارەسەری کێشەکەی بکات پەنادەباتە بەر کوشتن یاخود بریندارکردنی ئەو کەسی کە ئەگەر شتێکی بەرامبەر ئەو کەسە کردوێت کە تاوانەکە ئەنجام دەدات. ئازان دەچمەوە لای پێندەکانی ئێوە یازوو خۆشەویست پێندێکی دیکە وەردەگرم کێمان لەگەڵ بێ باوکی ماکوان لە بازیان باوکی ماکوان سڵای خوا لەبێ مامۆستاگیان سڵای خۆی گەورە لەوێ وعەلەیکە سەلام سەرە دوو چاوم ئەم کاتەی بەڕێز باشم کاتی بیدەگان یاخوا باش سلامت بیاخۆ زۆر بەڕێزی وەڵی برای بەڕێزم لەسەر تەوەرەکەی بەڕێستان بۆچی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیاد بوونە بەڵێ بەداخەوە هەزار جار بەداخەوە کۆمەڵگەیەکی هەڵۆشا و بەداخەوە ملەتی کورد یانی ڕۆژی گەر بەم ڕۆژە ملەتی کورد تووشی زەمانێ بۆ چۆ دەناوتە وڵاتێکی پاشاگەردانی و مامۆستاگیان زۆر بەداخەوە هەر وڵاتی هەر کۆمەڵگەیەک کە ئیسلام حکمینەکە قورئان حکمینەکە بەداخەوە دەرەنجامەکەیەتی بەتایبەتی هەرێمی کوردستانی ملەتی کورد کە ملەتێکی زۆر مسلمانە بەڵام لە سایی نەزانیان دەسەڵاتەوە لە سایی زاڵمەتی ئەم حکومەتەوە ملەتی کوڕ ڕۆژێکی بەم ڕۆژە باوکی مەکوان ینی تا چەند گرنگە هاوڵاتیان وابەستەی ئاینی پیرۆزی ئیسلام تێکەڵ بە پەروەردە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بکرێت تاوەکو بە پەروەردەیەکی جوان دوورکەونەوە لە حاڵەتی تونوتیژی دوورکەونەوە لە تاوان واتە کاریگەریکی زۆری دەبێت لەوەی کە وابەستە بوون بە بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بەڵێ مامۆستاگیان خۆی ئاینی ئیسلام بەرنامەیەکی ئەوەندە جوانە حسابی بۆ هەموو ڕۆکان ژیان کردووە بەرنامەی خۆی گەورە بەرنامەیەکی ئەوەندە جوانە بەرنامەی ئیسلام دوورە لە هەموو شتێکی خراپەکاریەوە بەڵام بەداخەوە کۆمەڵگەی کورد سەری لێشێواوە مامۆستای بەڕێز بەڕاستی ملەتی کورد هەڵوەشاو سەری لێشێواوە وەجاران لە کاتی ڕژەمی باسی گۆڕبەگۆڕە هەر ئەم میلەتێ بوو هەر ئەم عێراقا بوو هەر ئەم نەتەوەیە بوو ئەم چین و پێشەسوەرە بوو کە لەم عێراقەیە بەیەکەوە ئەوشیان تاوانیش نەبوو مامۆستاگیان باوەڕکە لە تاوان زۆر کەم لەو چاوی ئێستا برای بەڕێزم ئێستا ئێمە حکومەتەکە ما کوردیە بەڵام بەداخەوە دەسەڵات ما کوردیە بەڵام بەداخەوە سێرەکەی کۆمەڵی خەڵکی فەقیر و هەژار غەزی لێ کردی ئەچێتە لای دادگا هیچ حسابێکی بۆ ناکە کابرای ئەوەی کە تاوانیشی نەکردەوە بڵێن حسابی تاوانباری بۆکە بەڵام بەداخەوە ئێستا ملەتی کورد نابێ وابێ ملەتێک ئەبێ ملەتێکی هۆشیار بێ ملەتێکی چاوکراوە بێ ئەبێ گەلی کورد بەم ئەقاریان نەڕوا بەڕاستی ئەمە مەترسیدارە مامۆستای بەڕێز وای گەورە ڕەحمان لێ بکات زۆر بەداخەوە بۆ ملەتی کورد تووشی ئەم ڕۆژە بە سپاس بۆ باوکی ماکوان لە بازیان لەگەڵمان نەبوو کاک ئايات لە هەولێر وەردەگرم کاک ئايات گیان سڵاوی خوا لێبێ وعەلەیکە سەلام سەرچاومان زۆر سپاس دیارە وڵا عادی شارەکەکەنا ڕێژەی تاوان هەرێمی کوردستان بەڕاستی ڕۆڵی سستی دەسەڵاتی دادوەرین داواکاری گشتی هەرێمی کوردستان لە حزبیکردنی ئەم توێژە وا دەکات خەڵکی پەناو سەرسەمەوە بڕێت لە هەرێمی کوردستان دادگاکان دادوەرەکان لەسەر ئەساسی 50 دادەمەزرێن تاوەکو ئێستا دادوەرێک نییە سەردەخۆ بە لە هەرێمی کوردستان داواکاری گشتی سستی یعنی آخر زبردستی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان ڕۆڵ نییە لە ئیلاکردنەوەی هیچ شێشەی لە هەرێمی کوردستان بۆیە خەڵک تەنادە دادوێتەوە لەسەرنەوە بەرەبەڵی من تاوەکو دادوەرەکان ئەسەر دەرنەوەی حزبی دابەش ببن بە کوردی بەرەدا ئەمەیە خەڵک تەنادەدا بۆ تۆڕەکردنەوە حزبەکانیش بەکەلتوو هەموو حزبەکان هەر لە گەورەکانەوە تاوەکو بزرگترین هات ئەمانە بە پەیژەوە لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە خەڵک تەنادەدا لەسەرنەوە بەرێ ڕقوقینیان لەو خەڵکی بڵاو کردێتەوە تاوەکو خەڵکی مەشغولی خۆی بێ مەشغول نەبێت بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە چ
چی دەکرێت و چی دەبردرێت و چی دەفرۆشرێت و خاک دەفرۆشرێت و لەو دەفرۆشرێت و ئاو دەفرۆشرێت خەڵک وا مەشغولی خۆی بێ سەقالی خۆی بێ یعنی بیری لەوێ نێتەوە بزانێت لە هەرێمی کوردستان چی ڕوو دەدات بۆیە بەڕای من ئەما تازە ئەم براغەیە دامەزراوە چاکش نابێت دەبێت لە سەرنەوێەوە لە خۆناغی پەروەردەوە لە مناڵەکان کە لە سەرەتا لە داویەوە فێر بکرێن وڵاتەوە خۆش بێ فێر بکرێن بەخۆکێ لە ناخیان نەبێ ئەمەش بە حیاتی هەرێمی کوردستان دارەشێ دووبارە نەبێتەوە دەستا خۆش وستافەکە زۆر سپاس دەکەین کاک ئايات لە هەولێرەوە لەگەڵمانە بوو بلازان خۆشەویستان لە ساڵانی ڕابردووە لە ئێستادا بە شاز لە شازەکان ڕێکخراوە ئیسلامیەکان ئەو دەرس و ئەو منهەجە جوانی کە پێشکەش بە کۆمەلگای دەکەن لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و هەمیشە بەردەوام کاریگەرێکی زۆر باشی بوو لەسەر پەروەردەی تاگ لە هەرێمی کوردستاندا بە بەراورد بە زۆرێک لە کۆمەلگاکان و زیاتر و زیاتر پێویستە بووی کە کۆمەلگا وابەستەی بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت وە پەروەردەیەکی جوان پێشکەش بە منداڵان بکرێت هەر لە منداڵیەوە ڕابێنێت بەو پەروەردە جوانی کە هەیە خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخراو و چەندین دەستگای زۆر باشن کە کار لەسەرەوە دەکەن پەروەردەیەکی جوان پێشکەش بە منداڵ بە خێزان بە کۆمەلگا بکرێت و کە هەمیشە بەردەوام ئەو کەسانی کە وابەستەی ئەو پەروەردە جوانە بوون و لە هەڵقوڵاوی ئەو ڕێکخراو و ئەو دەستگا ئیسلامیانە بوون کاریگەریەکی باشیان هەبوو و هیچ کات تیاندا نەبووە کە کەسێک تاوانێک ئەنجامدات و تۆمەتێکی بەرامبەر ئەنجام بدرێت لەوەی کە تونوتیژی بێت یاخود پێوەزێ بە کۆمەلگاوە کە مەش دەگەڕێتەوە بۆی کە کاریگەری ئەو ڕێکخراوانە ئەو پەروەردە جوانە ئەو دەرس و منهەجە جوانەی کە مامۆستایانی ئاینی و ئەو کەسانی کە لە نێو ڕێکخراواندا پێشکەش بە کۆمەلگایان کردو پێشکەش بە خێزانەکانیان کردووە ڕۆڵێکی زۆر باشی هەبووە لەوەی کە تا ڕادەیەکی زۆر تاوانەکان ڕوو لە کەمبوونەوە بکەن لە هەرێمی کوردستاندا دەچمە لای بەشێک لەو کۆمنتانی کە ئێوە یازوو خۆشەویست بۆ ئەم بابەتانەتان نووسیوە کاک محەممەد عوسمان نووسیویەتی دەسەڵات خۆی بەرپرسە لەوەی کە تاوان ڕوو لە زیادبوون دەکات بۆی کە یاسا سەروەر نییە لە نێو ئەم دەسەڵاتەدا وەروەها ئامانجکەریمیش نووسیویەتی پێویستە دادگاکان سربەخۆ بن بۆی کە ئەو کەسانی تاوان ئەنجام دەدەن بە سزای خۆیان بگەێنێت ڕاستی سربەخۆبوونی دادگاکان دەبێت تەمایەوەی کە تاوانەکان ڕوو لە کەمبوونەوە بکەن و دادگایەک سربەخۆ بێت و ئەو یاسایی کە دیاری کراوە بۆی ئەو کەسی کە تاوانەکەی ئەنجام داوە جێبەجێ بکرێت بەڕاستی دەبێت تەمایەوەی کەسە دەبێتەوەی کە کەسی دیکە سڵ بکاتەوە لە تاوانوە بوونی ئەو یاسایەشی کە هەیە لە سزادانی عێراقیدا یاسای لە سێدارەدان کە گەل هەرێمی کوردستاندا بۆ ئەو حاڵەتانی کە کوشتنی بە ئەنقەس ئەنجام دەدرێت گومانی تێدانە ئەمەش یەکێکە لەو هۆکار بە گوێرەی یاساناسان کە ئاماژەی پێ دەکەن و چاودێران بتایبەت چاودێرانی کۆمەڵاتی ئاماژە بەوە دەکەن کە بوونی ئەم یاسایە دەبێتە مایەوەی کە کەسانێکی زۆر سڵ لەوە بکەنەوە کە جارێکی دیکە تاوان ئەنجام بدەن وەروەها بوونی هوشیاری یاسایی بۆ هاوڵاتیان گرنگێکی زۆری هەیە کەسێک کە شارەزایی هەبێت لەوەی کە ئەگەر ئەو تاوانەی کە نیەتێتی ئەنجامی بدا سزایەکی قورسی هەیە سزایەکی زۆری هەیە و زۆر جا دەبێتە مایەوەی کە بۆ هەتای لە زینداندا بێت سڵ دەکاتە لەوەی کە تاوان ئەنجام بدەن پەیوەندێکی دیکە وەردەگرم باوکی عەبدوڵڵا لە هەولێر باوکی عەبدوڵڵا سڵای خوا لەبێ وعليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی عەبدوڵڵا سڵای خوا لەبێت ڕاوسەرنجەتی لەسەر بابەتەی کە دیاریمان کردووە سەرەتا لەخوا گەورەداوەکان سپای پەروەردگار موفقتان بکات ئەدوامتان کرد لەو بەرنامە جوان و بەرنامە خۆشان ئینشاءالله زۆر سپاس باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمانە بەڵێ والله برای بەڕێزم ئەگەر بێت و بگەڕێنەوە ئەو قەزەی تاوان و شتانەکە زیاد دەکا چ کارێکەیە کە وای کردی کە تاوان زیاد بکە لەو قسەی پێغەمبەری خوامان باز دەکەین ئینشاءالله صلی الله علیه وسلم ئێستا ئەگەر دەو دەکەینەوە دەڵێن کوردستان سەتانەوەتنەوەی موسڵمانە هەموو شێکەوتی پێغەمبەری صلی الله علیه وسلم بەس بزانین لە کاتی زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک دزی دەکاتن دێن ئوسامەی کوڕی زەید دەڵێن خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با شەفاعەتی لێ بکاتن بەڵکم دەستی نەبێتن حکومەتی خوای لەسەر جێبەجێ نەکرێتن کە دێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی یعنی زۆر گەنج و ئۆتۆڕە دەبێتن بە فەرمایی ئوسامە ئەتوو
شفاعات لفدك لا حكومة إخوان جورة دكتور إخوان جورة فلاني كذا زيادة كان والله أقول بيته كتب الغنبري صلى الله عليه وسلم ذكر بدرستي وغيره. كابو أجر إستاك أجر كسك توان دك كسك دك شيء خو أجر داينا كذي بفجر توا كسك جزيدة كذا بدرستي وغيره أو دستي كذا بريته خو أجر يا ساعتين دالات دستك دبريته يعني أجر بيته كسك كجرا ولا زي قتلك إخوي كذا كذب بجيتك كذا ماري كذب زيتن أجد في كسر دراء فبدأ أخوي يعني كمان شو تفهمي مصرش كبيرة اللي جولا أو إذا رزق فكاس كله تيسر أول موجات إن شاء الله هذول بس أقوم على بينها سولا رابو يعني بيل رابو دخون على كينو ده دخون على ما دخينو إن شاء الله أشتغل دراسي دول كتاية قوما بشون كوتيش راس خير كمل طاب زين صلى الله عليه وسلم رضاك كريم السلام عليكم سپاسەکەین باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمانە بوو ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ